بینەرانی زێدە عزیزی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکە چوومەتەوە خزمەتتان بەو هیوایی کە هەموو سەلامت بن. بەرنامەیەم هەفتەیەم لە هەفتەکانی ڕابردوو ناچێت کە 4 میوانم لە 4 پارێزگاکەی کوردستانەوە داخلە کرد. ئەم شەو میوانێکی تایبەتم هەیە، جەنابی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام لە 4 شاری جیاوازەوە 4 هاوکار و هاوڕێی پەیامنێرم لە بەدرێژایی بەرنامەکە لەگەڵمان ئەبن بۆ ئەوەی زانیاریمان بۆ بگوێزنەوە لەسەر ناوچەکانی خۆیان بێگومان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە ئەم شەو لەم بەرنامەیە هەوڵەدەین وەڵامی بەشێک لەو پرسیارانە بدەینەوە سەبارەت بەوەی ئایا تا چەندە هەرێمی کوردستان مەترسی شەپۆلی دووهەمی ڤایرۆسی کۆرۆنای لەسرە، ژیان تا ڕادەیەک ئاسایی کراوەتەوە، تا چەند ئاسایی تر دەکرێتەوە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر پرسیاری ئەوە کرێت کە مزگەوتەکان دەرگای مزگەوتەکان کەی دەکرێنەوە، پرسیاری ئەوە کرێت دەرگای قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن بەگشتی کەی دەکرێنەوە، پرسیاری ماف و شایستە داراییەکانی پزیشکان و پەرستاران و کارمەندانی تەندروستی دەکرێت. زۆر بابەت هەیە ئەم شەو ئێمە قسەی لەبارەوە ئەکەی، من زیاتر ناڵێم. ئەچمە خزمەتی دکتۆر سامان. دکتۆر سپاس بۆم دەرفەتەماندوو نەبی. گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ینی بەپێی دوایین ئاماری توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ینی ژمارەی جیاواز هەیە، باسەواکرێت کە 5 کەس مردووە، 325 کەس چارەسەر کراوە، توش بوو 367 کەسە، ژمارەی جیاوازن. بەڵام سوپاس بۆخوا بە گوێرەی مەترسی ڤایرۆسەکە لەسەر ئاستی گیانەکە ئەوترێت لە 24 کاتژمێری ڕابردوو لە ئەمریکا 24,000 کەس توش بووە، سەر و 2,000 کەس گیانی لەدەستداوە. لای ئێمە ڕەنگە سوپاس بۆخوا باشتر بوو بێت. ئەمە بۆچی گەڕایەوە و ئایا ئێمە هێشتا مەترسی ڤایرۆسەکەمان لەسەر ماوە یان تێمان پەڕاندووە؟ زۆر سپاس کاک یادگار، سۆتان باش، بینەرانی خۆشەویستیش باش بێت. بەڵێ دیارە لە بەیاننامەی ئەمڕۆ تا کاتژمێر نزیکەی 7:30 بوو، هیچ حالەتێک لە 24 کاتژمێر ڕابردوو نەبوو، بەڵام بەداخەوە دواتر نەتیجەیەک دەرچوو توشبووە کە ئەویش نەوەیەکی توشبێکی کەسێکی تەمەن 30 ساڵە لە سلێمانی نەوەی ئەم بەڕێزێکە بە تەمەنە ئەوەی چەند ڕۆژێک بەرلێستا دەستنیشان کرا. حالەتەکان مەترسیەکانی سەرجیهان لەوێ تەشەنەی کردووە. تەشەنەکردن کۆنتڕۆڵکردنی قورسترە، ئاسان نییە و کاتێکی زیاتری دەبێت. بەڵام لە هەرێمی کوردستاندا مەترسیەکە بوونی ڤایرۆسەکە هەیە، بەڵام نەگەیشتۆتە ڕاددەی تەشەنەکردن یان وەبا کە پێی بڵێن ئاوتبرێک بێت، بەو ڕێژەیە کە نەتوانرێت کۆنتترۆلی بەرکەوتەکان و ئەوانەی کە لەگەڵیدا گومان لێکراون بکرێت. بۆیە تا ئێستاش حالەتەکان لەژێر کۆنتترۆلکردندایە و لەژێر پشکنینی بەردەوامی ئەو کەسانەدایە کە گومانی لێ دەکرێت ئەو کەسەی کە توش دەبێت لەگەڵ هەرچی هەرسکەوتی کردبێت ئەوانە کەرانتین دەکرێن و پشکنینی بۆ دەکرێت. لەگەڵەوەش سکرینینگ واتە ڕووپێوکردنی کۆمەلگاش بە جۆری جیاواز بە شێوازی جیاواز لە شوێنی جیاواز و چین و توێژی جیاواز دەکرێت. ئەمەش سوودێکی گەورەی هەبووە. ئەوانە ڕادەی توشبوون کەم دەکاتەوە، چکە ئەو توشبەی زووتر بی دۆزیەوە بە دڵنیاییەوە ڕێگری دەکەیت لە بڵاوبوونەوە. باشە، من بۆ ئەوەی بەرنامەکە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئامانجەکانی خۆی بە ڕێکوپێکی بپێکێ، خۆشتان ئاگادارن کە دۆخەکە تا ڕادەیەک دڵخۆش کەر بوو تا ئەوەی کە لە ناکاوە وتیان لە سۆران 10 کەس توش بووە. بۆ ئەوەی زانیاری کۆتا زانیاری و نوێترین زانیاری وەربگرین، نەچمە خزمەتی تەیفوری هاوکارم لە سۆران. ئەگەر ئامادە بێت تەیفور سڵاوت لێبێ ماندوو نەبی، سوپاس کە ئەم شەو لەگەڵ ئێمەبی، پێم خۆشە لەوێوە دەست پێ بکەین ئەو توش بووە نوێیانەی کە ڕاگەیەندرات لە ڕووی دەرونیەوە چ دۆخێکی بۆ هاوڵاتیانی سۆران و سنووری سۆران دروست کرد و دۆخی تەندروستی لە شارەکە و قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی چۆن بەڕێوە دەچێت.
یادگار سڵاو لێبێ ئەم کاتت باش سڵاو ڕێزمان بۆ میوانەکەت وەزیری تەندروستی بەڕێز دکتۆر سامان بەرزنجی دیارە ئەوەی تایبەت بێت بە سۆران من لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بە بەردەوامی سەم لەگەڵ بەرپرسانی ئێرە کردووە بە شێوەی ڕاستەوخۆ هەم لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی لەگەڵ قایمقامی سۆران بەرگری شارستانی هەموو ئەو دەستگانەی کە پەیوەنددارن بەو بابەتە بەڕاستی هەم بۆ دەستگا میریەکان و هەمیش بۆ خەڵک ئەو دە حاڵەتی کە تۆمار کرا جێگای شۆک بوو ینی بەواتای وشە شۆک بوو ئەمڕۆ قایمقامی سۆران ڕاگەیان کە لەگەڵ ڕاگەیانی هەواڵەکە یازانیاریەکان کە پێیانگەیشت ئەوان تووشی شۆک بوون بۆ پێی کە ڕێوشوێنەکان زۆر تون بوون و خەڵک تا ڕادەیەکی زۆر باش لێرە پابند بوو و کوچە کۆڵانەکانیش هەمووی داخرابوون خەڵک نەداتە دەرەوە بازار داخرابوو بەڵام دوای تێپەڕبوونی ئەو خۆناغاش کە خەڵکێک بەڕاستی خەڵکێکی بەتابەت هەژار بەدەست ئەو دۆخەوە ماندوو بوو و لە ڕووی داراییەوە حاڵی زۆر پەرێشان بوو بەڵام توانیان بەرگی ئەو بارودۆخە بگرن بەو پێکە تایبەت بوو بە تەندروستی هاوڵاتیان خۆیان بەڵام دوای هەموو ئەو ڕێوشێنانێک کە جیرانە بەر 2000 بڕیاردرا کە ڕێوشێنەکان تا ڕادەیەک بەرەبەر ئاسایی بکرێنەوە بەڵام لەگەڵ ئاسایی بوونەوەی تا ڕادەیەکی دۆخی بازار و هاوڵاتیان و کار و کاسبی ئەوان لە پڕاگەیەندرا کە دەکەس تووشی ئەو ڤایرۆسە بوونە بەڕاستی جێگەی شۆک بوو بۆ سۆران بەتابەت بۆ سنتەری قەزای سۆران هەرچەندە یادگار هەریەک لە قەزاکانی مێرگە سۆر بە ناحیەکانیەوە ڕواندز بە ناحیەی وەرتێشەوە چۆمان بە هەر چوار ناحیەوە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە ئەوەی کە هەیە تەنها سۆرانە سۆرانیش هەم سۆران وەکو سنتەری قەزا هەم ناحیەکانی سیدەکان و خەلیفان حاڵەتی زۆری لێ تۆمار کرا 13 حاڵەت دە حاڵەتی دوێنەش بوو بە 23 حاڵەت 23 حاڵەت لە سنووری قەزای سۆران قەزایەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ژماری تەواوی توشبوان گەیشتوتە 366 کەس ژمارەکە یەکجار زۆرە بڵێ تەیفور ئەگەر لەگەڵم بمێنیتەوە با بچینە دووهۆکیش بزانم لەوێ چ باسە دەستگاکانی میریش دروست کرد بەڵێ دێمەوە خزمەتت تەیفور سوپاس بۆ زانیاریەکانت ئەچمە لای هاوکارم مەسعود لە دهۆک مەسعود سلااوت لێ بێماندوو نەبی لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە دۆخی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا یاخود توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە دهۆک تا ڕادەیەکی باش کۆنتترۆل کرابوو تاوەی کە تەنانەت لە دهۆک ئاهەنگی سەرکەوتنیشیان گێڕا بەڵام دەرکەوت کە جارێ زووە بۆ ئاهەنگگێڕان دۆخی تەندروستی و قەدەغەی هاتوچۆ و ئاساییکردنەوەی ژیان لە دهۆک بە شێوەیەک بەڕێوە دەچێت بەێ یادگار شاف باش بیتن دیارە کل سەرانسەری پارێزگا دهۆکێش دەستپێکی و هەتان و کە ئەمە 19 حالەتێن ڤایرۆسی کۆرۆنایە هەبووینە 15 شوانە تەمامی چارەسەر بووینەش نەخۆشخانە دەرکەتینە تنێ 4 حالەت ماینەک و ئەوژی پشتی وان سەرکەوتنێتە باسکرین هاتینە ئاشکراکردن و هاتینە بەگواستن بۆ نەخۆشخانە تایبەتە کۆرۆنایەوە ئەو چار کەسێک نەخۆشخانە دامانژیە یەک شوانە 77 ساڵە یەکێدی 75 ساڵە دکتورێکە 45 ساڵ گەل زاروەکی 10 ساڵی یعنی گشتی ڕەوشە تەندروستیەوان تا ڕادەیەکی یا جێگیرە یا باشە ئەوە دەمێکیدا و 15 شوانەوەکی مەگوت ینی تەمامین چارەسەر بووینە لێ ئەف چارێت کوهتان و کە خەستەخانەژی وماینە ڕەو شەوان لە گوری گوتنەوە پزیشکێن و ڕۆژانە چارەسەری و دەرمانە پۆ نەخۆشەدان بژن یا باشە دووکێ ئەگەرم سەکەنانی کێمترین ڕێژیا توشبوونێ سەرانسەری پارێزگەن هەرێما کوردستانی هات کە تومارکردن لێ شروع کەرانتینەکردن و دیارە و گەلک ڕێژەیەکە زۆر یا خەلکی هاتیە کەرانتینەکردن هاتان و کە 18 جل پارێزگا دووکێ بۆ کەرانتینە هاتبوونە دەستیشانکردن ئەڤروکە یعنی مای 24 دەمژمێنە دەرباز بوویدا 43 کەس شوانە کەرانتینە بجێ هێلایە 121 کەس وان 24 دەمژمێنە دەرباز بووی داهاتینە کەرانتینەکردن ینی ڕۆژانە خەڵکەکێتە کەرانتینەکردن و بەشێک شوان ژیش کەرانتینی دەرکەون یعنی بگشتی 2496 کەسە کەرانتینە بجێ هێلاینە هێشتاژی پارێزگا دووکە 904 کەس کەرانتینە داماینە ینی بگشتی کەس کواتینە کەرانتینەکردن 3400 کەس بووینە دەستپێکە هاتنێ هاتان و کە 8328 پشکنین سەرانسەری پارێزگا دوو کاتینەکردن ژێ هەژمارەژی بتێنێ 19 حالەتێت پۆزاتیفاتینە دی هەمی نێگاتیفاتینە 24 دەمژمێنە دەربازبوویدا 301 حالەتێن پشکنینن ڤایرۆسی کۆرۆنا هاتینەکردن دووکێ خۆشبەختانە ینی هەمی نێگاتیڤ بووینە گشتی منی از بجم پروژه پتریا جها و مارکت و بازار هاتینەوەکردنێ لێت گەلوێدا دەمژمێر شەش یێواری هەمی جهتێنە گرتنێ ئەدی پشەوێ قەدەغەیە هاتنوچێنێ تەمامی تێتە بجه ئینان سپاس دەکەم مەسعود زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەچمە سلێمانی لای هاوکارم ئارام سڵاوت لێبێ دیارە نوێترین زانیاری سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی ئەوەیە کە توش بوویەکی نوێ
ڕاگەیەندراوە پێم خۆشە قسەیەکم لەسەرەوە بۆ بکەیت و لەسەر ئاسایی بوونەوەی ژیانیش لە پارێزگاکە. یادگار سلااو لە تۆ میوانەکەت دکتۆر سامان وەزیری تەندروستی من دەمەوێت باسیەوە بکەم کە لە سلێمانی سەرکەوتن بەسەر کۆرۆنا زۆر نزیک بوو دوایین کەس لە نەخۆشخانە مابووە یەک کەس لە نەخۆشخانی کۆرۆنا مابووە لە سلێمانی تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە یەک توژبوو تەنها ماوەتەوە لە سلێمانی بەڵام دوا بەدوای ئەوە هەندێک ئاسانکاری کرا بۆ هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی ڕێگە بە کرانەوەی هەندێک لە شوێنەکان درا ڕێگە بە کرانەوەی بەشێک لە دوکان و بازار و مۆڵەکان درا و ئەو جادانەشی کە بربەستی کۆنکریتی بۆ دانرا بوو ئەوانەش هەڵگیران هاتچۆ تا ڕادەیەک ئاسایی کرایەوە لە ڕۆژ تا کاتژمێر 5 بەڵام دوا بەدوای ئەوە توژبووی نوێ تۆمارکرا لە شارباژێر 4 توژبوو و لە ناو سلێمانیش بە توژبووەکەی ئەمڕۆ 4 توژبووی دیکە یانی ئێستا لە سلێمانی 8 توژبووی کۆرۆنا هەیە. تەندروستی سلێمانی یادگار داوای کردووە کە هاوڵاتیان پابندی ڕێکارە تەندروستیەکان بن ئەگەر پابند نەبن ئارام هاوڵاتیان پابندین بە شێوەیەکی گشتی وڵای ئەگەر بە شێوەیەکی گشتی باز بکرێت ینی ئەوەی کە لە بازارەکان و لە شوێنە گشتیەکان بەدی دەکرێت ینی هاوڵاتیان ئەو ڕێکارانی کە تەندروستی داینەوە پابند نەبن بەوە ینی من ئەمڕۆ چوومە نێو بازاری سلێمانی ینی بەدەگمن هاوڵاتیەکم دەبینی کە دەستکەش یاخود دەمامیکی بەست بێ تەنها ئەو ڕێکارانە بڵێ دوکاندارەکان و خاوەن مارکێتەکان کردوانە ئەوانیش ڕێگە نادەن کە قەڵەباڵغی بێتە نێو دوکانەکان تەنها لە دەرەوە ڕێگە نادرێ بێنە ژوورەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ینی هاوڵاتیان ئەو پابندی ئەو ڕێکارە تەندروستیانەی کە باس کراوە لەوەی کە بگیرێتە بەر ئەنی تا ئێستا ئەوە نەگیراوەتە بەرەوە بۆیە تەندروستی سلێمانی باسی لەوە کردووە دەبێت هاوڵاتیان پابند بن ئەگەر ناداوا دەکەن کە ڕێکارەکان جارێکی دیکە چون بکرێتەوە چونکە مەترسیەکی ئەجگار گەورە هەیە ئەگەری سەر هەڵدانەوەی کۆرۆنا دەکەم ئارامگوندێکیش لە سنووری شارباژێر کەرەنتین کرا یادگار. سپاس بۆ زانیاریەکان ئارام بە ڕوخسەتی دکتۆر سامان من ئاراسی شۆرەگرم لە هەولێر بۆی وێنەیەکی گەورەمان هەبێ و لەوێ گفتوگۆکانمان باشتر دەست پێ بکەین. ئارا سڵاوت لێبێ سوپاس کە ئەم شەو لەگەڵمانی و هاوکارمانی لەم بەرنامەیە پێم خۆشە زیاتر باسی ئەو کەسانم بۆ بکەی کە مەترسی توشببوونیان لەسرە لە کۆیە و ئەوەی کە قسە لەسەرەوە کرێ کە ینی سامپڵێکی زۆر وەرگیراوە و مەبەستیانە بزانن ئایا لە شارەکە مەترسی بڵین بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە هەیە یاخودنا و هەر زانیارێکی دیکە کە لایەوە یادگار سڵاو لە خۆت و لە میوانەکەشت دیارە لە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتی 1970 توشبوو لە شاری هەولێر تۆمار کراوە تیایدا بەم ئێوارەی ئەمڕۆ کەسێکی دیکە چاک بووە کە ژمارەیان گەیشتە 162 کەس کە نەخۆشخانەیان جێهێشتووە تەنها ئێستا 26 کەسی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر ماون سەبارەت بە کۆیە دیارە بەڕێبەرایەتی تەندروستی خوڵێن بنکە تەندروستی کۆیە ئاگادارەیەکی بڵاو کردبووە کە هەر کەسێک بەرکەوتن یان بەشداری کردو لە ناشتنی ئەو ئافرەتە بەتەمەنەی کە دوێنێ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناجیای نەدەستدا بەشداری کردووە بە زووترین کات چەند پشکنینیان بۆ پشکنین بکەن چکە خوا نەخواستە ئەوانەی کە مەترسی هەبوو ئەوانەی کە بەشداریان لە ناشتنی خوا لێ خۆشببوو کردووە هەڵگری ڤایرۆسەکە من بەرکەوتن هەبووە ئەوە سەبارەت بە شاری کۆیە جگەلەوە سەبارەت بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە کاتژمێر 6 تاوەکو 12 قەدەغا هاتوچۆی تەواوە لە هەر سێ شەقامی بازنەی 30 مەتری 6 مەتری 100 مەتری مەفرەزەی تایبەت دانراوە ئێستا من لە شەقامی 6 مەتری پابندبوونی هاوڵاتیان بەدیەکرێ یانەر هاوڵاتیان قەرەباڵغی دروستەکەن و ناچارن ئەوانەی لە خاڵەکانی بڵێن مەفرەزەکان و لە خاڵەکانی پشکنینن لێیان پێچنەوە یادگار ئەوە بازگەیەکە کە لەلایەن هێزەکانی یاسایی هەولێر دانراوە بە شێوەیەکی گشتی ئەوەندەی من لێرە مەقسەشم لەگەڵیان کردووە هاوڵاتیانی شاری هەولێر لەم 6 کاتژمێرە تەواو پابەن هەرچەندە ڕەمەزانە ئارەزووی هاتنە دەرەوە زیاتر لە شەوان هەیە بەڵام هەروەک باسییان کرد هاوڵاتیان پابندن ئەو هاوڵاتیانێکەوە مەرجەکان دەیانگرێتەوە کە ڕێپێدانیان هێو دەتوانن بێنە دەرەوە کە لەلایەن ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا هەولێر و هەروە بە شێوەیەکیش لە ناو وەزارەتی ناوخۆ ڕاگەندراوە
ئەوانە ڕێپێدانیان بۆ دەکرێت هەر کەسێکی بەدەل لە ڕێنمایەکان بێتە دەرەوە مەرجەکان نەیگرێتەوە لێرە مۆڵەتی شۆفێریان ساڵنامەی ئۆتۆمبیلی لێ وەردەژێت ئەمەش بە مەبەستی ئەوەی کەەوە سزایان بۆ بنووسرێت چونکە وەزارەتی ناخۆ ڕاگەیاندوە ژووری و پاسۆریش ڕاگەیاندووە کە بۆ هیچ کەسێک ئەوەی ڕێنمایەکان نەیگرێتەوە بۆی نەبێتە دەرەوە جگەلەوە ئەمڕۆ دەنگۆیەکی دیکە هەبوو کە 72 کاژمێری داهاتوو قەدەغەی سەرتاسەری جارێک کە ڕدەگەێنرێت بە ڕۆژ ڕدەگەێنرێت بەڵام هەر زوو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگار ئەم دەنگۆی ڕەت کردەوە کە جاری هیچ بەرنمەیەک نییە تاوەکو دوای ینی سەری مانگ و دوای 2 ئەو کاتە بە ڕێنمایی تازە و هەروەها قەدەغات ئایا بەردەوام دەیان بەرنا بێگومان هەر قەدەغات چۆشکە ڕدەگەێنرێت بە پێشنیاری وەزارەتی تەندروستی دواتر بە گوێگرتن لە پێشنیاری وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناخۆشیور و ئۆپەراسیۆنەکان. بەڵێ سوپاسانەکەم ئاراس سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ ئاوکارانم ئاراس لە هەولێر ئارام لە سلێمانی تەیفور لە سۆران مەسعود لە دهۆک سوپاس بۆ زانیاریەکانتان بێگومان ئەو زانیاریانەی و ئەو تێبینیانەی ئێوە خستوتانەتە ڕوو بەرنمەکە دەوڵەمەندتر و جوانترە کات ماندوو نەبن دکتۆر بێمەوە خزمەتی جەنابتان ینی زۆر جار هاوڵاتیان باس لەوەکەن کە ئاسانکاری زیاتریان بۆ بکرێت چونکە مانگی ڕەمەزانە چونکە پێویستیان بە کەسابەتە بۆ ئەوەی گوزەرانیان بە شێوەیەکی ڕێکوپێک بە تایبەت لە مانگی ڕەمەزانە عادەت وایە خەرجی زیاترت پێویستە و زۆر جارە وترێت لە ساڵانی ڕابردوو لە دوای شەشی ئێوارەوە هەندێک کار دەکرا کە پێویستی بەوە بوو برسید نەبێت چینود نەبێت لەم بارەیەوە ئێوە چ پەیامێکتان هەیە؟ بەڵێ زۆر سپاس من سەرەتا کۆمنتێکم لەسەر هاوکاران کە باسی سەرکەوتنیان دەکردم دەمێ ئەوە بدەین وڵاتیان کە سەرکەوتن بەنەمانی نەخۆش لە نەخۆشخانە نییە خۆش ئەگەر هیچ نەخۆشێک لە نەخشانە نما یەکسەر بڵین سەرکەوتن بەسەر ڤایرۆس کۆرۆنا ئەمە دەستاواژەیەکی هەڵەیە ئەوە ڕێوانەیە ڕوبەڕووی ترسناکیشمان بکاتەوە چونکە بێباک دەبین ئەو کاتی مەوزوعی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بڕیارماندا بوو کە وەزارەتی ناوخۆ بە سوپاسەوە جێبەجێکردن و ئالێتی پێویستی بەیانی پێدەرنا بۆ ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە تا 1.5 قەدەغەی هاتچۆ هەیە و تا 2.5 پشووی فەرمانگەکان طبعاً قەدەغەی هاتچۆ ئەم جاریان شێوازی نوێ بوو و ئاسانکاریەک و ڕێکاری پێویست بۆ هاوڵاتیان گیراوەتە بەر ئەوەی کە تەواوی قەدەغەی هاتچۆیە لە دوای شەشی سعات 6 ئەو بە سوپاسەوە ئەمە دەستە ڕێگای خۆی بەڵام ئەوەی کە لە بەڕۆژدا دەبینین و ئەو قەرەباڵغیە ترسناکەکە لێرەیە من دەمێن نمونەیەکی زیندوی زۆر نوێت پێ بڵێم ئەو حالەتەی لە سۆران ڕوویدا بەرکەوتن بوو ئەگەر بەرکەوتن نەبایە دەکەستر توش نەدەبوو یعنی یەکێک بتوانێت دەکەستر توشکات بەمەرجێ ڕێکارەکان تند و تۆڵ بوون لە ناو شارەکە بەڵێ بەڵام یعنی سەردان و بەریەککەوتن و قەرەباڵغیە بەڕاستی ترسناکی تێدا هەیە بۆیە ئەمە تا ئێستاش لەو ڤایرۆسە خلاص نەبووینە و هەموو گومانێک و ئەگەرێک هەیە کە ئەم ڤایرۆسە لە ناو هاوڵاتیاندا بوونی هەبێت ئەگەرچی حالەتەکانمان ژمارەکانمان زۆر نییە بەڵام بۆ ئێمە یەک حالەتی زۆرە چونکە تەشەنەکردن بڵاوبوونەوە لە یەک حالەت دەست پێ دەکات و لە کاتی ئێستاشدا ئێمە ناتوانین بڵێن زۆر جیاوازین لەگەڵ دوو مانگ بەر لە ئێستا یان مانگێک پێش ئێستا ڕەنگە ئێستاکە هەندێک ترسناکێکە زیاتر بێ لەبەرەوەی ئەوەلەن ئاسانکاری کراوە هاوڵاتی زیاتر بەرکەوتن هەیە دووەمیان لە وڵاتانی دەوروبەرمان زیاتر لە 250,000 و بۆ 300,000 دەچێت ئەوەی تورکیا و ببینن ئێران و عێراق و ئەمڕۆ عێراق 79 حالەتی نوێ هەبوو زیاد بە تەنها لە بەسڕا 50 حالەت هەبوو اینجا لەگەڵەوەش لە وڵاتانی ئەوروپا زیاتر بووە تا ئێستاش ئێمە هاوڵاتیانی خۆمان لە ئەوروپا دەگەڕێنەوە ماوە بە گروپ بە فڕۆکەیەکی تایبەت بۆیان ڕێک دەخرێت و دەگەڕێنەوە لە کەرنتینن تا ئێستاش نەخۆشمان ماوە بەرکەوتەی نەخۆشمان ماوە یعنی هیچ مەترسیەکە ئێستا ئەگەر بەراوردی بکەین بە هەفتەی ڕابردوو مەترسیەکی زیاتر هەیە چونکە هەر لەم هەفتەیە جەنابتان لە بەرنمەیەک بەشداریتان کرد بۆ نمونە ماسکتان بەکار نێنا بوو ئێستا ماسک بەکارێنن ئایا ینی هاوڵاتیان حەزەریەوە بکەن کە مەترسی هەیە فعلەن زیاتر ئەگەر هەفتەی ڕابردوو تۆزێک هیوایەک هەبوو بێ کە بە ئاسانی تێپەڕێنین ئێستا و هیوایە نەمابێ دوایین حالەتمان 16 مانگ بوو باش هەفتەی مانگۆ هیچ حالەتێک نەبوو تا 25 مانگیان هەفتە 8 ڕۆژ هیچ حالت نەبوو بەڵام ئەو کاتشڕامانگەیاند و لە بەرنامەکەشمان گوتمان بەڵێ ئێستا حالت نییە بەڵام پێویستمان بە کاتە پێویستمان بۆیە معنەوەنی هیچ ڤایرۆسێک نەماوە و ئەوەی ئێستاش دەستەواژەیەگەی دەڵێ شەپۆلی دووەمە شەپۆلی دووەم نییە هاوڵاتی تێبگا کە ئەمە حالەتێک بڕوویدا خلاص بوو لەوی ئێستا شتێک ترمان دەست پێ کردەوە نەخێر ئەمە استمراریەت و بەردەوامی ئەو بڵاوبوونەوەی نەخۆشیە
لەو زۆر جار شەپۆلەکانیش ڕەنگە مانگێک دوو مانگی ئێستا باسیەوە کرێ بۆ نمونە لە بریتانیا قەلەقیەوە هەیە کە لە مانگی 11 شەپۆلەکە دەست پێ بکاتەوە جارێک سیناریۆیەکانی لە توێژنەوەکانی جیهانی باس لەوە دەکات جیاوازە لە وڵاتێک بۆ وڵاتی شکل ڕەنگە بگۆڕێ ئەو وڵاتی زوو دەستی پێکردێ زوو تەواو بۆ مەترسی ڕەنگە نزیکتر بێ و بە پێچوانە بەڵام بە شێوەیەکی گشتی نەخۆشیە گوازراوەکان و ڤایرۆسەکانی لە وڵات نەک کۆڤید 19 ئەوانەی تر لە ساڵانی ڕابردووە دائیمەن لە پاییزدا سەر هەڵدەداتەوە دائیمەن لە مانجی دوو و لە دوو پیکی هەیە دوو تەشەنەکردنی هەیە یەکێکیان لە پاییزدا لە سەرەتای پاییز و ئەوی تریان لە ناوڕاستی مانجی دووە بۆیە گومانەکان زیاتر دەڵێ لە مانجی پاییزدا و ئەمە باسی شەپۆلێک دەکات کاتێکە تو تەواو کۆنتترۆڵ کردێ بەڵام ئێستا ئێمە هێشتا لە ناو شەپۆلی یەکەمین هێشتا ئەمە مەودەی یەکەم تەواو نەبووە لە ناو هاوڵاتیان زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باس لەوە ئاکرێت گومانی تەواو تەنانەت هەندێک کەناڵی ڕاگەیاندنیش بڵاوی دەکەنەوە گومانی تەواو لە دڵی هاوڵاتیان دروستەکەن کە ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان یان هەر لە بنچینەوە بوونی نەبووە یان ئێستا کۆتایی هاتووە بوونی نەماوە بەڵام حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ بۆ مەبەستێکی دیاریکراو ئەڵێ ماوە وەڵامتان بۆ ئەمە چییە؟ طبعا زۆر بەداخەوە من ئەوە فرسەت بوو پرسیارێکی لە جێگای خۆیتەوە گرنگیشە بەڕاستی ڕوونکردنەوە قسەی لەسەر بکەین کۆمەڵێک بابەتێ نیگەرانی کردوین جارێ پێشەم شتێک ئەو قەرەباڵغی و بەرکەوتنە زۆر نیگەرانین پێی چونکە ئەمە ترسناکی هەیە و مانایەوە نییە ئەگەر هەمومان لە ژوورەوە بووین و قفل کرا و کەرەنتین هەموو هاوڵات لە ماڵی خۆی بوو دەرگە داخرا و قەدەغەی هاتچۆ کرا ئەمە وەزعەکە زۆر ترسناکە بەڵام ئەگەر بازار کرا ئاسانکەری کرا بۆ بژێ ژیان ئەمە وەزعەکە باشە لێ یان هەر ڤایرۆسەکە نەمایە طبعا جەنابەت تازەش پێشتر پرسیار کرد جیاوازیەکە من دەمەوێت لەو پرسیارەکەی پێش شتێک بڵێم جیاوازیەکە بۆ حکوومەت بۆ وەزارەتی تەندروستی بۆ تیمەکانی تەندروستی زۆر قورسترە ئێستا لە پێشووتر یعنی ئێستا دەتوو دەبی باڵانسە گرابگری هەم پێداویستی هاوڵاتی ژیانیان جموجۆڵیان کار و کەسابەتیان لەو لایەش دەبێ هەمان ڕێکاری بەریەکەوتن کەم بێ توشببوون نەبێت و گەڕان بە دوای بەرکەوتە و ڕوپێوکردن و پشکنین بەردەوام بکە یعنی ئەو باڵانسە قورسە بەڵاستی بۆ هەموو دنیاش قورسە هەموو وڵاتانی دنیا هەموو جوڵەیەکی بازرگانی و جوڵەی فڕۆکە و جوڵەی هاوڵاتی و گەشتیاری و هەموو بۆنە و ئاهەنگ و مەراسی و هەموو شتێکی ڕاگرتووە بەڵام ناکرێت فڕنی سەمون و نان و نانەوەخانە و دوکانێکی خۆراک ڕابگیرێ ئەنجا ئەوە مەبەستەکەم لە جیاوازیەکەیە ئێستا قورسترە ئەنجامدانی ئەو ڕێکارانە بەڵام ئەوەی بەڕێز دەڵێ یەکەمیان بەرکەوتنەکە ئێمەی نیگران کردو دووەم باسێک هەیە دەڵێن ئەوە لە مانجی 12 ڤایرۆسە هەبوو زۆر بۆ تەنان فزیشکێکیش باسی کرده بوو ئەمە بدڵنیات دەکەمەوەلەوەی هیچ کۆڤید 19 نەبوو چونکە ئێمە ئەو کاتیشی ئەگەر لە چەندین بەرنامەی لەسەرکرا و چەندین ڕوونکردنەوە دراوە لە ناو شەپۆڵێکی زۆری ئینفلۆنزای وەرزی بووین کە پێشتر لە ساڵی 2010ەوە ناوکەی سەرچاوکەی کەم دەپیان دەگۆ ئینفلۆنزای بەراست ئەوە H1N1 ئەوە پشکنینی هەبوو و ئەو نەخۆشانەی کە تەشخیص دەکرا و دەستنیشان دەکرا بە پشکنین تاقی H1N1 دەردەچوو چەندین نەخۆش H1N1 و تا ئێستاژ هەندێک جار ئینفلۆنزای وەرزی هەر هەیە و هەندێک جار لە پشکنەکان کۆرۆنا دەرناچی H1N1 دەردەچێت یعنی ئینفلۆنزای وەرزی و هەموو ساڵێک شە بۆ ئینفلۆنزای وەرزی و لقاحشی هەبوو و کاری پێویستکرا و نەخۆش هەبوو داخلبوون هەبوو نەخۆشی زۆر باری ترسناکە بوو ئەمانە هیچ علاقەی بە کۆڤید 19 نەبوو و ئەگەر بێت و کۆڤید 19 بە استمراری دەکرد بۆچی استمراری دەکرد بۆی ڕوونکردنەوەکە بە دقت بە کات و بە ڕێکەوت پێت لەم من گەڕاینەوە تەماشای ئەرشیفی وەزارەتی تەندروستی بکە ئێمە لە 23 یەکەمین کۆبنەوەمان بۆ کۆرۆنا کردووە کاتێک لە وڵاتی چین تەنها 557 حالەتە بوو 17 مردن هەبوو ڕێکارمان دەست پێ کرد بە دروستکردنی ژووری عملیات و لیژنەی باڵا و دواتر لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵ من ناچمە سەرەوە تەفسیلە بە قۆناغ بە قۆناغ و هەر لە بەرنامەی بەڕێز کاگیادگا لە ناو پاسەکە کاتێک بەرنامەمان لەسەر کۆرۆنا کرد ئەگە لە بیرت بی هێشتان هیچ لە ئێرانیش نەبوو تەنها لە مووسڵ 2 حالەتە بوو 3 حالەت وەبزانم لە ئیماراتە بوو زۆر پێشتر باسی مەترسیەکانمان لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستی هیچ حالەتێک نەبوو و زۆر زوو لە ناو پاسەکەی پاسی هەدگار ئێمە ئەو بەرنامەمان کرد باشە ئەگەر ئەوەی مانجی 12 ئینفلۆنزای وەرزی نەبایە و کۆرۆنا بایە تەواو بەردەوامی دەبێت کە ئێمە زۆر زوو دەستمان بە پشکنین کرد تا یەکی سێ کە من دەڵێم 23 یەک دەستمان پێک لە 24 یەک بڵاوکراوەمان هەیە مانگێک زیاتری ژێمە پشکنین و بە دوواداچوون و دۆزینەوەی حالەت و ڕوپێومان دەکرد هیچ حالەتێکی کۆڤید 19 بانگەشانە 100% ڕەت دەکەن من دڵنیات دەکەمەوە لە یەکی سێ یەکەمین خانەوادە لە سلێمانی کە لە ئێران گەڕابنەوە دواتر لە چاری سێ لە هەولێریش مەبەستم
دەستەواژەیەشتر هەیە باسیەوە دەکە ڤایرۆسەکە زۆرێکی ترە نەخێر هیچ زۆرێشتر نیە ڤایرۆسی کۆڤید 19 بە هەمان ڤایرۆسە هەمان پشکنینەوە بە هەمان تاقی گەشت بە هەمان کیت بە هەمان ئەو ئامێرەی لە ئەوروپا بەکارێت بە دوایین هیچ جیاوازی نیە بەڵام ڤایرۆسەکە کە ئەو خاتونەیە کە کۆچی دوایی کردووە خوا لێی خۆش بێت ینی باس لەوەش دەکەین مادەم دواتر بڵاو کردوتە وتویانە بە هیچ شێوەیەک توشبوو نەبووە باسیەوە دەکەم بەس حەزم لێ دواتر بگەڕێنەوە سەرەوەی ئەی جیاوازیەکە چێ لە عەدەدی نەخۆش و لە ڕێژەی مردنەوە بەڵام ئەو هاوڵاتیە بەداخەوە دیارە لە گروپی ئەندازیاران دوای ئەوەی دێگەینە نەخۆشخانەش بەڵام بەداخەوە گیان لە دەست دەدات ئەو ئێمە ماوەیە کە ئەوانەی کە گیان لە دەست دەدەن هۆکارەکەی دیار نەبێەوە لە شوێنێک بی لەو زۆنەی کە ئێمە گومانی بوونی ئەم ڤایرۆسی تێدا هەبێت و بەرکەوتە هەبێت و ئەوانە پشکنینی بۆ دەکرێت زۆر لە تەرمەکان لە پەیمانگای پزیشکی دادوەری پشکنین بۆ دەکرێت نەک تەنها مردنی لە ناکاوی ئەو جۆرە تەنانەت بۆ حادیسە بۆ سوستان بۆ زۆر لە مردنەکانی مرۆڤ لە پەیمانگای پزیشکی دادوەری یەکلای دەکاتەوە هۆکارەکەی دیار بکە و پشکنینی ئەم پشکنینەی بۆ دەکرێت پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە ئەوەی کە دیارە عەجەلە کرا لە بردنەوەی تەرمەکە دەبواە ڕابۆستن و لەلایەن خانەوادەکەیەوە بەداخەوە ئەم پەلەیان کردووە دوایەوەی پشکنینەکە دەردەچێت کۆڤید 19 و هەڵگری ئەم ڤایرۆسەیە ڕاستانەی خانەوادەکەی مەترسیان لەسەر ئێستا بە بەرکەوتە حساب دەبێت ئەوەی نەقلی کردیە ئەوەی ناشتن بووە ئەوەی لەگەڵ لەناو شتنی جەنازە بووە لە تەنانەت ئەگەر خوانەکە تازیێشیان دانابێت و خەڕکەوبنەوە هەبێ ئەوانە هەمووی دەبێت بە بەرکەوتە و پشکنیان بۆ دەکرێت بۆی بۆ بەرژەوەندی ئەوانە دڵنیابین لەوەی کە هەڵگری ئەم ڤایرۆسە نابن و ئومێدژمان وایە ئینشاءالله ئەوانە تا 14 ڕۆژی تریش مراقبەیان دەکەین ئینشاءالله هیچ هەڵگری و ڤایرۆسە نابن بەڵام من دەمێ ڕوونکردنەوە سەبەب بدەم بەداخەوە دیارە باسی ئەو کرایە کە ئەوە کۆڤید 19 نەبوو لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دروست کراوە ئێمە شەفافیانە هیچ حالەتێک ئەگەر بە پشکنینی تاقەی 100% پۆزیتیڤ دەرنەچێ ئەستەمە و قورسە و محاڵە ئێمە بە کەسێک ئەو کەسانی لەلایەنە زانستی و ئەکادیمیەکەەوە پێیان خۆشە توێژینەوە بکەنەوە هاوکاریانەکەن چکە ڕوونکردنەوەیەکیش لە ماوەی ڕابردوو بڵاو بڵێ ئێستا ئەیشت بۆ بازەکەم ئینجا لەسەر ئەوە دیارە نەخۆش ئەم بەڕێزە بەداخەوە خۆڵێ خۆش بوو نەخۆشی تری هەبووە لەلایەن خانەوادەکەشی بە دڵنیاییەوە ئەم ڤایرۆسە لەسەر کەسانی بەتەمەن و کەسانی هەڵگری نەخۆشیە درێژخایەنەکان بە دڵنیاییەوە کاریگەری زیاترە و لەوانەیە هۆکاری مردنەکەشی دێنتە پێش بەڵام کەسێکی بەرگری لەشی باش بێ و گەنجە و چەندین حالەت شمان هەبوو هیچ ئەویان نەبوو سەبارەت بە تۆژینەوە طبعاً بڵێ ئێمە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش ئەم بابەتەمان و خستیتوانە بەردەم ئەنجومەنی وەزیرانیش بە سوپاسەوە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی توێژینەوەکان ئەنجام بدەین و ئێمە ئێستا لەگەڵ زانکۆی سۆران سنتەری توێژینەوە بە سوپاسەوە زانکۆی سۆران زۆر متعاونە بە شێوەیەکی یاسایی بە ڕێکارێکی دروست و بە پرۆژەیەکی گونجاو دەست بەم توێژنێ کرا و توێژنەی تریش دەکرێت زانکۆکانی دیکەش بە هەمان ڕێکاری بە دنیایەوە کۆمەڵێک ئێمە لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵاش لە سەخەتین و ئەو هەیەی کە دادەندرێت تەمەشای پرۆژەکان دەکات چونکە ئەمە پرۆژەیەکی هاوبەشە و پرۆژەکە لە پێناو خزمەتی نەتەوەیی دەبێت لە خزمەتی جیناتی نەتەوەی کوردە لە هەرێمی کوردستان بۆ ئەوە دەبێت کە هاوبەش بێ وەکو حکوومەت نەک بە شخصی و بە بۆیە ئەم پرۆژەیەکی هاوبەشە و وەزارەتی خوێندنی باڵاش چەندین پرۆژەی توێژینەوە چەندین پرۆژەش پێشکەشی ئێمەکراوە ئێستاوە سەیری پرۆژەکان دەکرێت بە دڵنیایی و هەموو داتاکان مەوجودە بەڵام بە ڕێکاری یاسای خۆی چونکە توێژینەوەش هەندێک ڕێکار و لایەنی و ڕێنمایی یاسایی و زانستی هەیە بیکرێ باشە بابەتێکی دیکە کە لە ناو هاوڵاتیان باسەکرێت و قەلەقیەکەیە ئەوەیە کە ڕێکار و ڕێنماییە تەندروستیە و ئەمنیە تند و تۆڵەکان دیسان دەست پێ بکرێتەوە تەنانەت باسی ئەوە کرابوو کە لە هەولێر بۆ نمونە 72 کاتژمێر تا بڵین قەدەغەیات چۆ بە شێوەیەکی تون دەست پێ بکاتەوە بوو وتەبێژی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر وەڵامی دانەوە ئێوە لەم ڕۆ و پێشنیازی چیتان هەیە و چیتان کردووە ئێمەش ئەوڕۆ لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری ئەوقاف و ڕۆژانەش لەگەڵ ژوودەکانی ئۆپەراسیۆن لەسەر هێڵین و لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانیش ئەمڕۆ قسەمان کردووە و لەگەڵ پارێزگاری هەولێریش هەموو ڕۆژ یعنی تاوتێ و پارێزگای دهۆک هەموو بەسپاسەوە بۆ ژوورەکانی ئۆپەراسیۆنەکان بە بەردەوامی هەمانجی و هاوکاریەکی تەواو و پاڵپشت هەیە لەگەڵ یەکتر بە یەک تیم
ئومێدمان وایە نەگەینەوە حالەتەی خوا نەخواستە کە جارێشتر قەدەغەی تەواوی هاتچۆ بکرێ و ئەو ئاسانکاریانەی کرایە وەکو سیناریۆیەک باسی بکەین کەی ڕەنگە ئێمە ئەگەر باسی ئەمڕۆ بکەین ئێمە هیچ لە بەرنامەمان نییە بەڵام ئێمە تا یەکی پێنجۆک و گوتمان قەدەغەی هاتچۆ هەیە بۆ پێداچنەوە هەیە و هەڵسەنگاندن هەیە وەکو یەک تیمیش لە ژنەی باڵاوە قرار دەدەین بەڵام من ئەوەی دەمێ بڵێم یعنی بەداخەوە هاوڵاتی خۆی پابند نییە لەو ئاسانکاری کراوە و داواکاری ئەوانە و لە پێناوی ئەوانە بەڵام بەداخەوە تا ڕادەیەکیش متمانەیان بە کۆرۆنا نەماوە یعنی زۆر لەم یعنی نیگەرانین بۆی کە باس لەوە دەکرێت کە کۆرۆنا وجودی نییە ئەم کۆرۆنای هیچ نییە ئەوەی ئێرە خەڵک ناکوژێ ئەوەی ئێرە نەخۆشت ناکە یعنی بەداخەوە ئەم بۆ چون و تێگەیشتنە هەڵانە دەبێتە هۆکارێکی ترسناک بەڕاستی چونکە ئەم ڤایرۆسە بوونی هەیە و خوا نەخواستە ئەمە ئەگەر وڵات نامێنای وڵاتان بینم هەندێک وڵات لە دەور بەرمان کاتێک مانگێک بەر لە ئێستا باسی ئەوروپای دەکرد کە چەند سیستەمی تەندروستیان باشە و هیچمان نییە و لەلایەن چەندین کەسانی کەسایەتی و سیاست و بەرپرسانی ئەم وڵاتانە تەسریح بەڵام ئێستاکە بە دەیان هەزار و لە 100,000 زیاتر حالەتێنێ یعنی خوا نەخواستە بگەینە ئەو حالەتە بۆیە هیوادارم هاوڵاتی جدی بێت و ئەو ئاسانکاری بۆ کرایە بەڵام ماسک ببەستن ماسک بەستن بەداخەوە نابینین لە قەرباڵغی و سەردانیان و ئەبەدەن تەنانەت خۆم لەگەڵ چەند هاوڵاتی قسم کردو باسیەوە دەکات دەرێت کۆرۆنا نییە و ئەمە بۆچی وا بکەین و باشە بابەتێکی دیکە کە لە کۆمنتیش هاتووە باس کراوە ئەوەیە کە تەواوی یان زۆرینەی ئەوانەی لە ئێران بوون لە چین بوون لە بریتانیا بوون لە ئەمریکا بوون پێویستیان بە ئامێری هەناسەدان بووە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەم پێویستیش نەبووە ینی وەکووە وترێ بە شێوەیەکی زۆر سووک تووشی ڤایرۆسەکە بوون لەم ڕۆوە ئێوە چ ڕوونکردنەوەیەکتان هەیە طبعا دیسان دەڵێم وەکو ڤایرۆسی جیاوازینە بەڵام بۆچی جارێ پێشەم شتێک من دەمەوێت بڵێم 1970 لە دنیاش وایە لەوێ 100,000 بۆیە خەڵک ئەگەر 50 کەیسی حالەتی شڕ بیت لە 100,000 ئاساییە چونکە نسبەکە وایە لە 1970 وەزعی زۆر باش دەبێ یان هەر نیشانەی نابێت ئەوە لێرێ بێمتمانەی دروست کردیا هاوڵاتیە بۆ ڤیددیو گرتە ڤیددیۆی دەگری دەڵێ من کۆرۆنام نییە و ئەوەتە بەم دەنێ هەڵگرن و ئەوە زۆر بەڕاستی تێگەیشتنێک چاڵەیە 1970 لە 1990 تا 120 پێویستیان بەداخل بوونەیە کە نیشانەی هەیە لەناو ئەوان 105 تا 106 تووشی تەنگە نەفەسیەک دەبێت کە پێویستی بە عینای مڕەکەزیان چاودێرتر دەبی و لەوانە شاناسی دەستکردواتە بە ئامێری ئەناسی دەستکرد کە لە نێوان ڕێژێ مردن هەیە اینجا خۆشبەختانە ئێمە یەک دوو حالەت نزیک ببوو کە بووە سەر چاودێرتر بەڵام نەکەتە سەر ئامێری هەناسە دەستکردن ئەوەش چەند هۆکارێکی من بە بۆچون و دوای ئەوەی بە دوواداچوونمان کردووە لەگەڵ تیمی پەتازانی و تیمی پزیشکیەکانی ناو هەرێمی کوردستان دەگەشتینە ئەو قەنەعەتێکە پێشەم شتێک خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ژمارەیەک یەکجار کەم ڕێژەیەک زۆر کەم لە پیر و سەرەوەی 7 ساڵی توش بوونە کە ئەوانە ترسناکیان هەیە دوو ئەوانەی توش بوونە زۆربەی هەرە زۆریان نەخۆشی تریان نییە لەگەڵ یعنی خۆ نەخواستە هەردوو گورسیلەی ڕاوەستا بێ حالەتێکمان هەبوو چەند حالەتێکمان هەبوو یەکەیان شێرپەنجە بوو سپاس بۆخوا کە باری تەندروستی زۆر زۆر خراپ بوو بەڵام خۆشبەختانەوە بە سپاسەوەش بۆ تیمی پزیشکی چارەسەری چاک بووە حالەتی دووجیان هەبووە ئەوە ترسناکەوە بەڵام زۆربەی زۆریان گەنجن زۆربەی زۆریان لە تەندروستێکی باشن ئەمە لایەنێک لایەنی دووەم کە زۆر گرینگە بۆ نمونە ئێستا لەگەڵ بەغدا مقارنە بکەی لە بەغدا ئەوە نییە کەوەی لە هەرێمی کوردستان دەکرێت ئێمە دەچین لە دەرکەی ماڵەکە دەدەین و کەیسەکە دەدۆزینەوە دێینە تیمەکانی تەندروستیە لە ڕێگەی ڕووپێوکردن یان پشکنین و بەرکەوتە و کە پێدەین کۆنتاکت ترێسین جیاواز لەوەی کە کەسێک لەلایەن دکتۆرەوە ڕەوانە بکرێت ئەوەی لە عێراقدا تا ئێستاش وەبزان ئێستا بەتەمان دەست بە سکرینینگ بکەن و هەرێمی کوردستان ئەگەر نا تا ئێستا اعتیمادیان لەبەرەوەشە هەم ژمارەی تێستەکان ئەگەر مقارنە بکەی بینی هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق ڕێژەیەکی بە ڕێژەیە حسابکە هەرێمی کوردستان زۆر زیاتری کردووە بە ڕێژەیە نەک بە ژمارە لەبەرچی لەبەرەوەی ئەوان سکرینینگ ناکەن چاوەڕێنە لەو نۆڕینگانە لە عیادە خارجەکان لە فریاکەوتنەکان لەلایەن پزیشکەوە ئەو نەخۆشە گومانی لێ بکرێت بە پێی نیشانەکانی بۆ مختبەر ڕەوان بکرێت ئەو کاتە پۆزیتیڤ دەربچێت ئەمە طبعا ئێمە زیاتر لە 90مان لە ڕێگەی ڕوپێکردن و کۆنتاکتەکانەوە دۆزیتەوە نەک لە ڕێگەی پزیشکەوە بەڵام حالەت شە بووە وەکو ئەوەی پێرێکە ئەوەی نزیکی ناحیەکە دەزان لە تەلارستی ئەوە لە تەواڕیەوە لەلایەن پزیشکۆ نەردرا بوو مەبەستمەوەیە لە ڕەنگە سیستەمی بەرگری لەش باز دەکرێت سیستەمی بەرگری لەش من بە شێوەیەکی گشتی ئەوە طبعاً لێکۆڵنەوەی زانستی و چەندین ساڵی دەوێت تاوەکو ئەمە
پسند بکرێت لەلایەن بە تایبەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی چونکە ئاسان نییە لە ئێستاوە بڵێ من بەرگری لەشی من جیاوازە یان زیاترە بەڵام وەکو بەرگری لەشی مرۆڤ لە عێراق و لە هەرێمی کوردستان نەشنەڵ پرۆگرامیان بەرنامەی نیشتیمانی بۆ کوتانەکان بەرنمەیەکی تونند و تۆڵ و تۆکمەیە کە لە زۆر وڵاتدا ئەو بەرنمەیە نییە ئەمە بەرنمەیەکە بە شێوەیەکی گشتین. دکتۆر باسی ڕێکخراوی تەندروستی جیهانیت کرد WHO پێم خۆشە لەوێ و پرسیارێک بکەم کە ئەم وەڵامی ئەم پرسیارە ببێ بەهاندەرێک بۆ ئەوەی خەڵک زیاتر خۆی بپارێزێ خۆی بپارێزێ بۆی ژیان ئاساییتر بکرێتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆن ئەڕوانێتە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی؟ ئەمە لەقی یەکەمی پرسیارەکەمە. دوو ئەگەر ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان نییە ڕێکخراوی تەندروستی جیهانی چ بەرژەوەندیەکێ لەوەی بیپۆشێ بۆ هەرێمی کوردستان و باڕاستەی پەیام و لێدوانەکانی ئێوە هەنگاو بنێت؟ طبعا ڕێکخراوی تەندروستی جیهانی کەسێک نییە بەتەنیا ڕێکخراوێکی گەورەیە و مەرجەعێکی تەندروستیە لە یەکێکە لە ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان لە UN و مەرجەعێکە بۆ هەموو دنیا و لە هەموو دنیاشدا بەتایبەتی لە بواری تەندروستی گشتی و نەخۆشە گۆزراوەکان متابعەتی جددی و بە گوێرەی سیستەمێکی زانستی زۆر تۆکمە شیکاریەکانی ڕۆژانەیان تەقیمی خۆیان هەیە. شەرمیش لە کەس ناکە ئەگەر خراپبی زۆر بە ڕسمی پێت دەڵێ ئەگەر زلهێسترین وڵات بی دەوڵەمەندترین وڵات بی لە وڵاتێک وەکو ئەمریکا و ئەوروپا WHO ئینزاری دەداتێ وەزعت خراپە ئەوە خەلەلتە یعنی وەکو جەناب گوتەی مەجبور نییە دایپۆشێت. ئێمە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر زوو دەستمان بە بەشداربوونی ئەوان کردی و نوێنەریان لە لیژنەی باڵای وەزارەتمان هەیە و لە هەموو کۆبنەوەکان لەگەڵمانن هەم لە نوێنەرایەتیان لە هەرێمی کوردستان هەم بەڕێز بەرپرسی ئۆفیسی هەموو عێراق دکتۆرە هەم و تەنانەت بەرپرسی ئۆفیسی ئیمڕۆ ئەوەی کە EMRO بەرپرسی هەموو شەرق الئەوسەتە لەسەر هێڵین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد منظری کە لە مەقڕیان لە وڵاتی میسرە و نامە و ئیمێل و بەردەوام لەگەڵ یەک لەسەر هێڵین ئەوانە ئۆفیسی هەموو ڕێکخراو ئەوە ئۆفیسی هەموو وڵاتانی عەرەبی و شیمالی ئەفریقایە چۆن لە هەنگاوەکانی ئێوە لە هەرێمی کوردستان لەگەڵمانن و ئێمە پێش ڕاستپاردەکانی ئەوانش کۆمەڵێک ڕاستپاردەمان دەست پێ کردبوو هێشتان لە WHO بۆ ئێمە نەهات بوو لە مەسەلەی بڵاوکردنەوەی ماسک بەستن و قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینکردن و ڕاگررتنی زۆر یەکەمین دەوڵەت لەو شەرق لە ئەوسەد دەتوانم بڵێم کە هێڵی فڕۆکەوانی ڕاگررت هەرێمی کوردستان بوو لە عێراق هێڵەکان بەردەوام بوو بەڕێز لەبیر دە بەرنامەت لەسەر کرد کە هەر چەند ڕۆژدارێک لیستێکی وڵاتەکان هێڵی فڕۆکە و ڕەحلەکان ڕادەگیرە ئەوە زۆر گرنگ بوو بۆ ئەو کاتی ڕەنگە ئەگەر ئەو کاتیەوە نەکرابەوە قەدەغەیات چۆ نەکرابەوە کەرەنتین نەکرابەوە ئێمە بەس بە دۆخێک قرس داچوو بە تایبەتی دوو هەفتەیەکەم لە هاتنەوەی ڕۆژەی 1000 کەس لە ئێران داهاتەوە قرس بوو زۆر قرس بوو ڕەنگە ئەگەر ئەوە هات بە ئێستا کە بە 100,000 حالەتمان هەبایە یعنی ئەوە ڕنگدانە خۆی WHO طبعاً دوێنێ و پێرێ ماوەی 3 ڕۆژ نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان بەڕێز جیانین پلاخارد لێرە بوو کە ئەویش لە کۆبنەوەکان لەگەڵ هەموو بەرپرسانی پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدی لەوە کردەوە کە طبعاً ئەوانە لەسەر تەقیمی راپۆرتی خۆیان دەڕۆن راپۆرتی کە هەرێمی کوردستان پێشەنگ بووە هەرێمی کوردستان زۆر بە ڕێکارێکی دروست و ڕێکارێکی زۆر تند و تۆڵ و باش ڕۆشتووە و خۆی وای وەسف کرد کە ڕێکارێکی زۆر ناوازە و زۆر باش بووە کە تەمەنیان دەکرد هەندێک لە وڵاتانی تر وەکو هەرێمی کوردستان ئەم ڕێکارانیان کردبە و بەڕێز بەرپرسی ئۆفیسی ڕێکخراوی تەندروستی جیهانیش لەگەڵمانەوە ئێمە داتاکان ڕۆژانە دەیاندەینێ شیکاریەکی زۆر ورد دەکەن و ڕاستپاردەشمان دەگەن ئەگەر خەلەل هەبێت و زۆر جاریش ئێمەش پرسیان پێ دەگەین بەڕاستی چونکە ئێمە ڕێنماییە کە بڵاو دەگەینەوە ئێستا ئەوە ڕێنمایانەی لەبەردەستمە ئەم راپۆرتەی کە ئێمە دایتوانە حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژدارێک ئەپدەیتی دەکەین ئەم راپۆرتە بە تێر تەسەری لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران خوێندراوەتەوە ئەم راپۆرتە پاڵپشتە بە یەکەم شت تیمی پزیشکی و پەتازانی کە ئێمە پێ دەین ئیپیدیمیۆلۆجی لە وەزارەتی تەندروستی و لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان دواتر پاڵپشتە بە ڕاستپاردە و ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕاستپاردە نێودەوڵەتیەکان چونکە ئێمە زۆر سوود لە ڕاستپاردە نێودەوڵەتیەکانیش وەردەگرین بەڵام ڕەنگە جیاوازی هەیە لە وڵاتێک بۆ وڵاتێک هەندێک جار ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاستپاردەیەک دەکات وڵاتێک جێبجێ ناکە یان هەندێک وڵات ڕێکاری زۆر تونتر دەگری زیاتر بینەوە ناو دۆخی هەرێمی کوردستان لە دوای یەکی پێنجەوە ئەگەر هەیە دۆخەکە چۆن بێت چونکە باس لەوە کرێت ئایا پرسیاری ئەوواکرێت ئایا دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە ئایا دەرگای ناوەندەکانی خوێندن و زانکۆ پەیمانگەکان دەکرێتەوە
بۆ نمونە لە هەندێک شوێنی کوردستان گەرمیان بە نمونە باس لەواکەن کە لە دوای 1.5ەوە دەرگای مزگەوتەکان بەڕووی ئەهلی مزگەوت دەکەنەوە. من بەگشتی ئەمانە بەگشتی من دەمێ باسیکەم ڕاستپاردەتان چییە؟ بەڕاستی لە کاتی ئێستادا ڕاستە قورسە و من هەست تاخیر بۆ لە بەنسبەت تەریبیە و تعلیم عالی ژانی زانکۆکان و قوتابخانەکان، بەڵام یەکێک لە ترسناکترین شوێنەکانە چکە لە ژوورێکی داخراو تەنها یەک قوتابی لە زانکۆ بێیان لە ئیبتیدایی بێیان لە سەرەتاوی دواناوەندی بێ ڕەنگە خوانە خواستە ئەگەر توش بوویەک بێ خێزانێک و چەندین خێزانی تر توش دەکات شوێنێکی داخراوە و هاتو چۆ دروست دەکات و تەنانەت لە زانکۆ ئەوانەی لە دەرەوەش دێنەوە ناو قسم داخلیەکان کە قسم داخلەکان خۆی شوێنی ترسناکە لە شوقەیە بەڕێز دەزانین لە ئەوروپا ئەو ڕێژە زۆرەیەک لە سەبەبەکان ئەوەیە کە زۆربیان دانیشتوی شوقەنە و کلۆز یعنی ئەو کلۆز کۆنتاکتە ترسناچە بۆیە ئێمە کۆبنەوەکمان بەر لە 2 ڕۆژ لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە و وەزیری خوێنی باڵا ئەنجامدا و لەگەڵ فەرمانگەی هەمانجی بە دووەدا چوون و وەزارەتی ناوخۆش کۆبنەوەی هاوبەشمان ئەنجامدا گەیشتنەوە ڕاستپاردەی کە لە 1.5 هێشتان زووە بۆ کردنەوەی قوتابخانە بڵێ بەدڵنیاییەوە و ئەگەر دواتریش لە موعیدێکی تر اینجا 15 دەی 5 ئەوە ئێمە لەگەڵ ڕۆژەکە دەڕۆین بکرێتەوەش ناکرێت دەست بەجێ هەرە 2.5 مەحاڵە ینی هەنگاوێکی وا بە زەحمەتی دەزانین چونکە ئێمە لە کۆبنەوەکە ژوامان ڕاستپەردە کرد کە لە کاتی ئێستا باش نییە، بەڵام ئەگەر کرایەوەش لە 2.5 دواتریش لە موعیدێشتر دەبێت بە قۆناغ بێ ئێمە وەزارەتی تەندروستی ڕاستپاردەمانەوەی بە قۆناغ بێواتە هەفتەی یەکەم قۆناغێکی کۆتایی بێ دواتر هەفتەی دووەم دواتر هەندێک ئەگەر بکرێ ڕێنماییەکانی تەندروستی لێک دوورکەوتنەوە و دانانی ماسک و خاوێنکردنەوەی ئەو شوێنانە ئەوانە هەندێک ڕاستپاردەگرێت کە ڕەنگە قورس بێ بۆ دویمان و ئێمە پێشنیارەکانمان حاضر کردووەوە ئەوانە بۆ هەم بۆ فەرمانگەکانی حکوومەت هەم بۆ زانکۆ و بۆ ئەم بڕیارەی نەکردنەوەی دەوامیان ئەوەی کە قورس و مەحاڵ و مەترسیدار بێ دەوام لە زانکۆکان و ناوەندەکانی خوێندن بەگشتی و بکرێتەوە دەوامی فەرمانگەکانیش دەگرێتەوە بە هەموویان دەوامی فەرمانگەکان ئێمە لیژنەی باڵا هەموو ڕاستپاردەکان ئامادەیە لە لیژنەی باڵای ڕوبڕنەوەی چونکە چەندین وەزارەتی پەیوەندیار تێدایە دادەنیشین تاوتوی دەگەین ڕەنگە هەندێک فەرمانگە هەمووینا هەندێک فەرمانگە پێویست بۆ بکات چونکە کار و پیشەی هاوڵاتی تەنها ناوبازار نییە هەندێک کاری زۆر گرنگەیە بەمەرجێک تەسیل لەسەر کۆنتاکت و قەرەباڵغی و بەرکەوتن و ترسناکی دروستنەکە و پابندبوون بە ڕێنمایی دانانی ماسک و تەناوبکردنی مۆزۆف یعنی مۆزۆف هەموو ڕۆژێ هەر هەمویان دەوام نەکەن دابشکردنی ڕێژەیەک 125 تا 130 دەوام بکە بەس ئیشەکە بڕوە ماوەی سەعاتەکان کەم بکرێتەوە دەکرێت ڕۆژەکانی دەوامیش کەم بکرێتەوە ئەوانە چەند شێوازێک دەبێت ئێمە ڕاستپادەمان کرد لەگەڵ خاوێنکردنەوە و دانانی فۆکەل پۆینت یان بەرپرسێک لەو هەر فەرمانگەیەک بۆ لایەن و ڕێنمایە تەندروستەکان ڕەنگە چەند فەرمانگەیەک ئەوە لە تاوتوێدانە ئێستاکە لە باشە دکتۆر قسەکە تەواوکە بەنسبەت مزگەوتەکانەوە ینی ئەوترێت لە بڵاوەکرێتەوەی خوێنمەوە لێدوانی هاوڵاتیان قسەی لەسەرەکەن ئەڵێن ینی ئەو قەرەباڵغی لە ناو بازارەکان هەیە قەت ئەو قەرەباڵغی لە ناو مزگەوتەکان دروست نابێت بۆ دەرگای مزگەوتەکان تایبەت لە مانگی ڕەمەزاندا وەڵامتان بۆمە چی بڵێ ئەمە طبعاً ئەو قەرەباڵغی ناو بازاریش پەسەند نییە و زۆر خراپە و خۆت بەڕێز تازە گوتت لەوانەیە ئەگەری داخستنی جارشتر هەبێ ئێمە قەت ئومێدیەوە ناخۆین جارشتر دوکانێک فرنیەک قەپات کرێتەوە خراپە دەبی هاوڵاتیەوە لە بەرچاو بگرێت لە ترسناکیدایە بەڵام هەندێک بابەت هەیە جیاوازە مەسەلەن ئەوەی لە بازار یعنی بژێوی خەڵکە خواردن و نانی خەڵکە یعنی خواردنە ڕەمەزانە پێویستی بەو خواردنایە پێویستی بە فرنیە پێویستی بە مارکێتەکانەیە ئەوە هەندێکیان کار دەکەن هەرگیز ئەو قەرەباڵغیە توند و زۆر و چڕە دروست ناکات کە ترسناکە بێ بەڵام وەکو مزگەوت ئێمە من دەمەوێت سوپاسی هەموو مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی بکەین بەڕاستی هەم یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی هەم مامۆستایانی بەڕێزی ئاینی و ئیمام و خەتیب و پێشنێژان و هەموو مسلمانان بەگشتیوانەی سەردان دەکەن و لە مزگەوتەکان وەزارەتی ئەوقاف ڕۆلی گەورەیان بینی و ئەوان سەرمایی ئەو کۆنتترۆلکردنی نەم نەخۆشییان سوپاسیان دەگەین و دەبینی کە زۆربەی زۆری وڵاتەکانیشمانەوەی دەور و بەرمان لە تەنانەت لە سعودیا لە وڵاتانی خەلیج هەمووی تا ئێستاش دەرگاکانی مزگەوت داخراوە ماوە چووکە ڕەنگە مزگەوت چەند شێوازش تری قەرەباڵغی و بەریەککەوتن و تەنانەت هەندێک شوێنی دەستنێشتن و ئەم شتانە بۆیە ئێمە تا ئێستاش لە تاوتوێدانە لەگەڵ وەزارەتی ئەوقاف بە سوپاسەوە لەگەڵ یەکێتی زانایانی ئاینیش ئێمە هەڵسەنگاندنی ڕۆژەکە دەکەین کامەی لە بەرژەوەندی گشتی بێت کامەی لە بەرژەوەندی مرۆڤ و ئەوەی کە باش بێت ئەوە دەکەین. باشە دکتۆر لەو کاتەی کە
هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا خۆیان کەرنتین کردبوولانی کەم مەترسی ئەوەیان لەسەر نەبوو کە توش بن کۆمەڵێک جەنگاوەر کۆمەڵێک پزیشک کۆمەڵێک پەرستار کۆمەڵێک کارمەندی تەندروستی کۆمەڵێک کارگوزار لە بەرەی یەکەمی لە ڕیزی یەکەمی لە نازانانی لە خەتی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە بوون تەنانەت بەرگریان لەو کەسانە شەکرد کە پێیان وا بوو ڤایرۆسەکە بوونی نیە بەڵام ئێستا ئەم پزیشکانە گلەیی ئەوەیان هەیە کە وەکو پێویست لە ڕووی موچەوە لایەن لێ نەکراوەتەوە لە ڕووی مکافە ئەو دەرماڵەوە لایەن لێ نەکراوەتەوە ئەڵێن تەنانەت وەزارەتی تەندروستی عێراق زیاتر لای لە پزیشک و پەرستارەکانی خۆی کردووەتەوە یعنی تەنان باسی پارچەیەک زەویش کراوە وەکو مکافە بۆ کەسانی کە بەفعلی لە ناو مەترسیەکەی کاگیادگار طبعاً هەرچەندی بە پاداشت و بە پارتەزەوی بۆوانە ماندووبوونی ئەم هاوکارە بەڕێزانەمان لە پزیشکان لە کارمەندان تەندروستی لە فەرمانبەرانی تەندروستی بە تەئکید قەت مقابلەوە نابێت چەند ماندیبوونە چەند شەون و خونیان کردێت چەند خۆیان داوەتە بەرترسی توش بوون تەنانەت ژمارەیەکی زۆریشمان لە پزیشکان و کارمەندانی تەندروستی توشبوو هەبوو لە هەڵگری و ڤایرۆسە بە دڵنیاییەوە ئێمە هەل لە سەرەتاوە لە هەوڵی ئەوە بووین کە بتوانین پاداشتێکی زیادەکیش بۆ ئەم بەڕێزانە دابین بکەین بە تایبەتی ئەوانەیە کە لە کلۆز کۆنتاکتن بەڵام ئەوەی لە بەغدا من خۆم بەشدار بوومە لە کۆبنەوەکانی بەغدا و من بەڵێنیشم وەرگرت لە بەغدا و لە ناو نووسراوی بڕیاری دووەمین کۆبنەوەی لیژنەی ژمارە 55 دیوانی پێ دەڵێن لە بەغدا کە لیژنەی باڵا خۆم بەشدار بووم لە ژمارە 7 بڕیارەکە کە تەنسیق و هەمانجی و دابینکردنی هەموو ئەو مستحقاتانەیە کە لە پێداویستی پزیشکی و هەر مستحقاتێشتر لە وزارەتی تەندروستی عێراقی فیدرال بۆ هەرێمی کوردستانیش بێبەش نەکەن بەڵام دڵنیا بە من تا ئەو ڕۆژ و دوێنێش و ڕۆژانە من لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی و بریکارەکان قسە دەکەم و باوەڕ بکە لەوێش بەس نووسینە ئەوەی بڕیار بوو 500,000 بدرێت تەنها نووسینەوە هیچ وجودی نییە ئەوەی باسی پارتەزەوی بڕیارە و ڕاستپاردە دەکرێت لە لیژنە و نووسراوی پێ دەکرێت و بەڵام ئەم دۆخاسایی بێتەوە ئێوە ئەوانتان بیر ناچێتەوە ئەم بەڵێنیان پێدەی ئێمە چەند پێشنیارێکشمان خستە ناو راپۆرتەکەشمان هەیە ئێستا حەز دەکەی پیشان دەدەم وڵاگەرە شتێکی تایە بۆ ئەوەی ئەوان چەند ئیمتیازێکمان داوا کردووە بۆ سەرکایەتی ئەنجومەنی ئیجراییشمان باسمان کردەوە لە هەموو کۆبنەوەیەکیش وێڕای سوپاس و ڕێزوستایش و زیادکردنی ماوەی خزمەت و دابینکردنی چەند ئیمتیازیشتر و تەنانەت پاداشمان داوا کرد بەڵام بەداخەوە ئێمە تووشی شۆکێک بووینە ئێستاکە بەڕێزت دەزانی بە تایبەتی لەو دەڕۆژەی کۆتاییدا کە بەغدا موچەی فەرمانبەرانی بڕیوە بەغدا بەداخەوە لەسەر نیەتی سیاسی و لەسەر هەدەفی سیاسی موچەی فەرمانبەرانی لە ڕۆژێکدا بڕیوە کە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ هێزەکانی ئەمنی و پێشمەرگە و هەموو ئەوانە لەو ڕەوشەی ئێستادا پێشمەرگەی هەرە پێشەوەی دژایەتی ئەو کۆرۆنایە بوون چونکە بەداخەوە ئەوەیان کرد نەدەبواە قەت بیکەن لەبەرەوەی کۆرۆنات مەترسێک بێ لەسەر هەرێمی کوردستان مەترسیشە لەسەر هەموو عێراق بە هەمان شێوەش لەسەر عێراقیش مەترسی لەسەر هەرێمی کوردستان وەکو وەزارەتی تەندروستی ئێمە بەڵێنمان وەرگرتووە کە موچەکە بێت و ئێستا شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەغدایە لە هەر ڕەزامەندیەک و وەرگرتنی و ئیتفاقێک کە ئەو بەشە بودجە و میزانیەی موچەی هەرێم بنێرن وەزارەتی تەندروستی یەکەم وەزارەت دەبێ کە دڵنیاین دکتۆر کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم هاوڵاتیان گلەییان لە کەرتی تایبەت و نەخۆشخانە ئەهلیەکان هەیە لە ڕووی نرخەوە ئێوە چاودێریانەکەن بە تایبەت لەم دۆخەی ئێستا بە شێوەیەکی گشتی ئێمە لە بیدایەتی ئەم هەڵمەتەوە چاودێریەکی وردمان کردو چەندین شوێن غەرامە کرایە داخرایە و بڕیاریشماندا 125 سوپاسیان دەکەین زۆربەی هەرە زۆریان 125 دابەزان بەڵام چەند نەخۆشخانەیەک بەداخەوە نەک 125 دانەبەزان بوو بەڵکو زیادی کردبوو ئێمە دامان خست و چەند بەشێکمان داخست و غەرامە کران ئومێدمان وایە کە نەخۆشخانە تایبەتەکان لەو ڕۆژەی ئێستادا زیاتر هەست بە نیشتمان پەروەری و مرۆڤ دۆستی بکەن چونکە دەزانی هەموو لایەنێک زەرمەند بۆ لەو دۆخەدا بەڵام ئەوانیش دیارە ئەمڕۆ لەگەڵ هەندێکیان دانیشتم دیارە ئەوانیش ئێستاکە بەس زیاتر حالاتی فریاگوزاری و حالاتی زۆر ضروری دەکەن تا ڕادەیەکی باشیش بۆ وڵاتیان ڕوون بووەوە کە ڕۆڵی کەرتی تەندروستی گشتی ڕۆڵێکی ئێجگار گرنگ و پیرۆزە و گەر ئەوان نەبن ئێمە ناتوانین بەرەو کەناری ئارام هەنگاو بنێن من دکتۆر زۆر سوپاس دەکەم دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ و کاتەی سەر ڕایماندووبوونتان لە ئێمەتان بەخشی لەشتان ساغ بێ و ئینشاءالله بە سەلامەتی هەمومان ئەم دۆخەش تێدەپەڕێنین و ژیان ئاساییتر دەبێتەوە عەزیزانم سوپاس بۆ تەواوی هاوکارانم ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا من خواتان لەگەڵ